بەتایبەت با بڵێین تەماتە باوەڕگە تەماتە ئارەوەڵا بارانە بارێ و کەش و هەوا ساردی کە پێم بڵە لەم کەش و هەوا بارانەوی و ساردەیە چ خواردنێ خۆش وەڵایی لای من بەس سەر و پێ بەڵێ باشە بە تەمای بیخۆی ئارەوەڵا وەڵام من لە هاوی نایخۆم چاوەرە لەم سەرمایە کێ بۆ ئامادە بکە چۆن عەفوم کێ بۆ دروستکە بەدەستی کێ خۆشە وەڵا تەبعەن ماڵەوە ئەگەر تۆ ماڵەوە هەبێ بەدەستی ماڵەوە خۆشە بە تاکید دایما خواردنی ماڵەوەت پێ خۆشترە دڵنیابە لە 100%. باشە چ خواردنێکی تری ماڵەوەت پێ تایبەتە وەڵایی چ خواردنێکی ماڵەوە تایبەت بێت وەڵاهی بۆ نمونە وەکو با بڵێن سوورکراوەکان بە تایبەت با بڵێن تەماتە باوەڕگە تەماتە ئارەوەڵا ئەمە یەک کەسێ ببینم ئاوە بە سادەی بڵێ تەماتە دای ماڵێن قەل قاز من نەحەزم لە قەلە نەحەزیشم لە قازە زیاتر لە سوورکراوەکانە حەزم لە تەماتەیە زۆرشم حەز لێ و بە دۆ یان با بوونەی بە پیاز و تەڕە پیاسەوە کەواتە بە خانم بڵێ بە تەماتەیەکی سوورەکراوی جانە ئیشاڵە خاڵێکتان دەکەن سەلامەت سپاس